من ناو زریان خدر عسنه دانشتی شاری رانیا و راپارین دادنیشم ل 2006 مانگی عود بردام تا اسا بردام خرکی پاسکیل کنم ایشی پاسکیل ماتور دکم بگره تا دگورم چوبی ماتور دگورم ای پاسکیل هروها بگره ایشی زیاتریش حتی اسا بردامم زیاتر لوانه ل 2000 پاسکیل زیاتر چاکر به حتی کو اسا زیاتریش های بردام ان شاء الله تا مرنیش بردام دارم سپاس خوای گوره دکم ان شاء الله سا پیسی بچو گورینه بونی من ایوا دبرسید الله وسازریان پنسد دوزینه و یان چو گورین آشتان زحمت چو بس آوای تکم دزام کیپ انسرا سابوني من تشوفي بيستوشاشي دزام يعني همش تكن دزام كامل شوي يعني همش تكن شهر زام لخواب بزياد به مظبوط دو هزار و شش بو لخوده پاسکیل ساده کردن بو دو روزی بس داروی متمنم بخوبو لا بردام كنت دي بردام بمهتمر ان شاء الله شيء باسكيلك متاكر رقم 12 بو يش كم تاكر رقم 16 بكلمه جردار سركوتو من ايش كم دا كنت بلان بي مش بلان دا تم دبي هتمرني او ايش بردام ان شاء الله حتى اسا بردام نخوي بزاف سباس بخوي شو بو خون بيني او كاتش كنابين يعني هر نابينا بن لازم للتقينوي 1996 نابينا بهم 2006 بو خونم بینی لخیم دا دوم دال هاتم کتیم پاسکیل ما بتاکل پاسکیل کم بتاکل نو سرکوتو بم همیش بالام دا کتم ان شاء الله دوی دست بکارم حتی اساش بردام نخوای بزیاد به بله اوقات يعني هنا بينا نقبل بتاو ساقي خونم ديو بنا بناياتي خونم ديو حتى اساش بردام لا ايش كان شمدا حتى اسا هيز جريفتك بناتو تبيشي برادرانيش زور برادراني خوم اواني كلقم نزيكن لا هوسكوت من قالكن اوانيش بقرا هزناكن يعني كمن واما يعني اوندا لخوي بزاد وسواس بخوي جورا اوندا باتير تسري ايش كان بكره ولا لا خوي جورا سواس خوي جورا دكم زو بدلك جورا شو ورم قلتو ان شاء الله شكر من سريشي ان شاء الله تامر نيش بردام دبم اوي بهاتكين وتوانا ذا هسه او تا بوني منا طيب 26 26 او 26 قله سهل سرهاش 26
26 چواردەی بە ئەوە چواردەیە 22 ئەوە 22 سێ لەسەر هەشت 1675 ئەوە 1675 هەژدە ئەوەش هەژدەیە ئەوە هەژدەیە لە ساڵی 1996 هەڵاتەڵاتی چێلێ چاوەکانم لەدەستداوە بەهۆی تەقینەوە لە ساڵی 1996 لەگەڵ خزمەکانمان گەمەمان بە ئەڵغام کردووە ئەو کاتەی توشنی ئەڵغام بووە جا نازانم چ بووە کە گەمەمان پێ کردووە لە ئاخر نەفەر لە دەست مندا گەرمدا هاتووە تەقیوە هەتا ئێستاش یعنی هیچ بینینی و شتیوەم نییە لە تەمەنی 96ەوە هیچ هەتا ئێستا بەردەوام هەر نابینابوومە بەڵام سپاس بەخۆی باشم هەتا ئێستا زۆر باشم پێویستیم بەو نییە بڵم کەسێک دەستم بگرێت بێمە دوکانی یام سمەوە ماڵ یام سمە مزگەوت پێویستیم بە هیچ کەسێک نییە خۆم دەست ئەو شتانە دەکەم چونە دوکان یارمەتی یعنی پێویستیم بەوە نییە بڵم کەسێک بێ یارمەتیمدا لە دوکانەکەمدا بڵم ئەو شتا ڕقم چەندە و سپانای ڕقم چەندە و یان ئەو چوپا ڕقم چەندە بخۆم ئیشەکان دەکەم بە تەواوەتی ڕایدەپەڕێنم ئیشەکان هەتا ئێستاش بەردەوام ئیشەڵڵا هە بەردەوامیش دەبم بەڵێ ئێستا بەیانەکەی ئەو سارە کە سلفم لێدا بەرزوو نزمی دەکرد تەماشام کرد ملە باخەکەی بوو ملە باخەکە ئیشەڵڵا چۆنێکی بێ ئێستا دەبەستینەوە تا من سعات 11 20 دقیقه 11 و نیو ناڵم گاتە 12 دەکەم لێرە جەماعەت شتێکی خۆم دەکەم لە مزگەوت دێم و دوکانەکە دەکەمەوە هەتا مەلا بانگدانی ئێوارە ئێستا کە پێویستم بە ڕقەمێک بێ بەنگی کەس ناکەم بڵم ئەو ڕقەمە بۆ دینە ڕقەمەکەم لەبەرن زیاتر سەروی هەزاری سەروی 1300 و شتێک ڕقەم لەبەرە بۆ نمونە بمێ ڕقەمێک بۆی کەم ڕێک ڕقەمەکە لێ دەم بۆی دەکەم هەموو لەبەرن ڕقەمەکەم بۆ نمونە ئێستا لە بەچای بینەران پەیوەندی دەکەم بە مامۆستا عوسمان ڕێکخراوی ڕۆشنایی دڵ مامۆستا گیان سلام عەلەیک
قوربانت بمەوەلا لە بەرنامەیدا بم وتم با پەیوەندی بکەین بە مامۆستا عوسمانەوە. مامۆستا سەبارەت بە من حەز دەکەم تۆزێک بەسەرهاتێکیان بۆ باسی سەبارەت بە من ئەوەی چۆن زانیوتە کە من نابینامە یان هەستت کردووە کە نابینامیان چاوساقم زانم ئەگە بتوانی بۆی باسکەی مەمنون دەبم. کەناڵشەکەم کە زەناو بەسەرەکەنەوە توانەکانی نابینا دەرەخەنەوە دێشانازیە بۆ هەموو نابینایە ئەوەی ئێمە دێشارن و زەناو سەرەتاکە ناسیوان توانمان وا بوو ئەشتانی کاڵی هەمووی نزامەدەیە و شتێک نییە لەوانیا وەکو بابەت زۆر کەس کە بابەتی سەری بەباسەکەی تووشی شۆکەی بەرە چۆن کەسێ هیچ نەبینێ مەسەلەن پاسی دێڵێ ماتۆڵ لێ پرسارە دێڵێ ئەم هەموو شەی ناوماڵ و بابەتی پێ لە دوکان و بازار و ڕۆیشتن و سوانی تەلەفۆن کۆمەڵی لەو شتاناڵێن بەنەوە دانێ شتێکی واقعیان نەبێ بەس کاتێکە ئەمە لیژنەیەکمان دروست کرد و بۆی دڵنیا بینەوە لە کە بینینی زەناب و چەنە ئەو کاتە بەمان دەرکەوە پڕێخرا و ڕۆشنایی دڵ کە زەناب و بینێنە سەفرە و دڵنیا بووین لەوەی کە هیچ نابینین هەرەوەش وای کرد ئێمە خەڵاتی ڕێزان پێ ببەخشین کە کەسێک بێ ئەو نەبەتوانازی شانازی نابینیان بێ و نابینیان توانن شانازی بێ و کەندە توانە و بەهرە و جێهاتەی کە هەتا هەموو شتێک پشت بەخۆ دەبەسی بۆی بتوانانی سەرکەوتوی لە هەنگاوەکانی داهاتوو شەڕاشتی جوانتری دێنی. سپاس دەکەم مامۆستاجان دەست و چاوت خۆش بێ سپاس دەکەم لە کاتیشمان گرتی قوربان مامۆستاجان بەڕێزی کاتێک خۆش کاتێک خۆش بەڕێزی چاو. ئێستای ئیش دەخەین. كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وعلى آل محمد. ئێستا فعسی ساری دەکەن بەخوای کەس وەکی نازانی فعسی بکە ئەو پرزاکەم هەیە توێن ناکاکەوە نایبینی جریان دوکانێتی دی وەڵا ئەوە دەبینی کە وەڵا نابینی فەقیرە خوای گەرەوە بە هەرێ پێخ بەخشی و سپاس بۆ خوای. هەتا ئێستا لەوەتی دوکاندارم هیچ شتێک نەبەتە ڕێگرم کە بڵم قورس بێ لە بەدەستمدا حاسە بێ. سپاس بۆ خوای گەورە هەتا ئێستا ئەو ڕێگریم نهاتێتە پێشێ هەر ئیشێکی بیکەم تێدا سەرکەوتو دەبم. ئەم بگرێ ئەو جۆرە شتانە کە خەرا دەبن بۆ نمونە شتێکی قورس بێ هەتا ئێستا ئەو قورسایەتی لە بەدەستمدا ئاسێ نەبووە ئیلا کردومە. سپاس بۆ خوای گەورە. جا چ پێداویستێک کەم و کورتێکی ماڵەیە کەم و کورتی سیارەیە
کەم کورتی کورەبوونی منە برادر هەیە تای پەنچەر دەبێ ئیسیارەکەی بۆنی منە جەگی دەیوێت دەبڵ بگۆڕێ جەگی لێ دێم پێی دەڵم لە فلانە شوێنێدا بخۆمیان جاریوە بەکاردێنم هەتا ئێستا ئەو شتان لە بەدەست ئاسێنە بە سواز بەخوای گەورە هەتا ئێستاش یەک کەم کورتی من هاتوتە پێشێ سەبارەت بەوەی یعنی بڵێم ئەو شتە قورسەرە بەدەستیمدا هەتا ئێستا کەم کورتیانم نهاتوونە پێشێ سپاس بەخوای گەورە بۆ نمونە دەبڵی سارەی دەگۆڕم بۆ نمونە گاردنی دەگۆڕم تایە پەنچەری تای دەگۆڕم ئیسارێ دەتوانم سپێروشی هەڵدەمە سەرێ بۆ نمونە ئیشی دیواری دەزانم مەزبوط ئیشی دەکەم 11 چینی کماڵە خۆمان 11 ئیشی کۆسرەی دەکەم ئیشی کاویەی دەکەم وڵای جا ئیژنێکم لەخوای بەزیاد بەسواز بەخۆی هەموو ئیشەکی دەکەم هەموو ئیشەکیش مەزبوطم تێدا سەرکەوتومە ئیشەڵڵاش هەمووش ئیشەکان بە تەنێژ دەکەم نەک بڵم بۆ نمونە سویس پلاکی دەگۆڕم سویس پلاکی سبلیتی 4 وایرە ئەوی دەگۆڕم بۆ نمونە ئێستاوی لە خوارە بمانێ ئەو شەپ ئۆ لەیلا بەنێ ها ئەو لە شلەکەی و لای تون دەکەی ئیوە دەڵێ وەستا زریان پاسکیل چۆن پێ دەبەسترێ بە لە ماوەکی ئەوە کات کەمدا یان دەتوانین چاکەوە بەڵێ هەتا ئێستا نەشم دیوە پاسکیل لە هەموو تەمەنی خۆ باز دەستکەمێ یعنی دەزانم شەواز و لەختە شتەکانی چۆنە کامل دەزانم شەواز و بە دەستکەمێ دەزانم جوان شوێن جوانیە پاسکیلەکە کۆتا قسەی من وەکو گەنجێکی خاوەنپێداویستی شاری ڕانیا داواکارم لە خاوەنپێداویستان داواکارم لەو کەسانێک کە قەناعەتیشیان نییە یعنی تێبگەن ئەو کەسانێک کە لەگەڵن گۆمە داواکارم ئەوانیش پشت بەخۆیان ببەستن و بۆی بتوانن کار بکەن هومێدوارم سەرکەوتوو بن ئینشەڵڵا نابینای نابینە بگرە خاوەنپێداویستی تایبەتمان هەیە هیچ دەتوانێت ئیش و کاری خۆی بکە هیوادارم سەرکەوتوو بن ئینشەڵڵا بۆی بتوانن لە بەرنامەکاندا دیار بن برای بچووکتان زریان خدر حەسەن دانیشتووی ڕانیا